ولبرزان هم کاتتان باش من هکار نیلیمه باتی پرسیکی زور گرینگ دکن بگمان بویسی هریم کردستان پرسیکی زور گرینگ لبرا او پرسل لام بغدا و بردام بکار دهنرد لدجی هریم کردستان لزور رویا و بگمان وکو ورقی کی زاخت بکار دهنر حتی باسو دکرید ولاتی اقلیمیش هی لپش و بوی هریم کردستان ملکش بکن بلام لبیر تام به پارلمان عراق هریم کردستان چندین پارلمانتار هی بگمان ما باسی بودجه کن پروژه یاسای بودجه 2021 عراق گشتو تا پارلمانی عراق لامرو جانه قصه لسر دکرید لسی مرحله پاردبه بگمان دواتر پسند دکرید هرمی کردستان و مستحقات هرمی کردستان تیا چسب راوه لچارچوی انجمنی وزیران عراق بگمان لاینی کردی وفدی بالای هرمی کردستان که سردانی بغدادیان کردوه ریکاوتون لسر بودجهش روان پارلمانی عراق کراوه بس خودت نزانه لناو پارلمانی عراق دا بگمان لویش گلک جار ریکاوتن لبینی هر دو حکومتی فدرال و هرمی کردستان هیا بلام لچارچوی سقفی پارلمانی عراق دا بزورین سیاسی للاین هندک لاینوه تپربه بگمان لبرجواندی خوان پیچوانی برجواندی هرمی کردستان وکو تپرکردنی پروژه یاسای کردهنانی قرص بالا برزان بگمان لانی کردی انکو پارلمانتارانی هرمی کردستان بدیان پارلمانتاریان لنا پارلمانی عراقیان هیا خوتا نزانن ل 2018 ل 2019 او کاتی پارلمانتارانی کردستان کوم دنگ بون یک هالویز بون اوان توانیوانا پروژه یاسای که تپ پارنن استا چان گرینگ کرد یک دنگ به بغداد لبرول بروجی روناک لبرچاویان او لاین بتایبتی کمالکی فراکسیونی گرینگی شیعه که زورین پارلمان لدستیان دایه زور جار نک زور جار همو کاتی دجیه کن بلام که هات سر مسئله نتوی سرپرسنتوی و استحقاق دستوری کانی هرمی کردستان یک دگرند هرمی کردستان پیتانای دام بینن باش ابینن استا کرد لبغداد چون خو آمده دکات بو چسپاندنی مافد دستوری کانی خوی لچارچوی پروژه یاسای بودجه 2021 میوانی زور بارزمه لسر پرسه لوانه زیرا کمال چاودێری سیاسی بێگومان چاودێرێکی مخابڕەمی سیاسیە لە کوردستانە سیاسیەکیشە باش ئاگاداری وازەکە ئەو لە ستودیومیانی منە هەروەها بەڕێز دکتۆر جەمال کۆچەر ئەندامی دوو خولێن پەرلەمانی عێراقیە لە دەوەکێ میێڤانێمەیە و ئەندامی لیژنا داراییەژی گەلێک ئەو هایداری ڕەوشەیە بێگومان ئەو دیزانیاریان گەنگ دەتەمە لە ئەمانکادا بەڕێز جیهانگیر گۆڵپی مامۆستای زانکۆ شارەزای دارایی و ئابووری لە ستودیوکانمان لە سلێمانی لەگەڵمانە طبعا کاک جهانگیریش کۆمەڵێک بابەتی ئاکادمی بەدوا دەچوونی گرنگ لەسەر پرۆژە یاسای بودجە نووسیویەتی بەتایبەتی هەر کۆمافەکانی حکوومەتی هەرێمە حکوومەتی فیدرال لەم چارچوێدا طبعا بە فراوانی ئێمە باسییان پرسە دەکەین بە خێراتنی میوانەکانم دەکەم دکتۆر جەمال کۆچەر لە دۆکی هەمیشتە دەست پێکەین دکتۆر تۆزانی پرۆژە یاسای بودجە ئیگەشکە پەرلەمانی خواندن دێ بۆی تەکردن ئەس باوەرم شەمبیە بەحسێوێت تێتەکردن بیراتەیە 2018 دەما کۆین بوون شەڕاو چاوا بوو گەلو هیچ بەرهەفکاریەکێک کردیە وەکو نونەرێن کوردان لە پەرلەمانی عێراقێک و فێجارێژی جدی بنێرینên جودا ئەوی پرۆژە یاسای بەرژەوەندی هەرێما کوردستانی دەرباسکەن بله زور سپاس ناو خود مازون و دلوان سلاوت خود التو هر دو میوان تو همی بینرت هوایت رزدار بیتن بگومان وقت بودجت پارلمانی طبعا شلجانی چید بیتن تایبتی اف بودجاوی جاره از الوی قناعت ده گلک مشتمر و مناقشه و گنگشه و دوبارکی و خلافات ده هبنش برچند هوکارت سرکی هوکارا ایکی کو هل بجارتنه کل برسنگه ما هوکارا دوی کو زورینا خلکی دویتن تشتکی پیشکش کتن بودنگ داره خو هوکار سیه کو بغدایا وگافکی نه بغدایا بری نوکیا کو یاد بورید پشتی او مظاهره او اعتصامات و 26,000 بریندار و نزدیکی 1000 کسا قربانی هاتی ندان هر وصا اف بغداد وگافکی بغداد کا جیاوازه برینو که فراکسیونت بغداد کنترل کری بونش لای سروک فراکسیونت خوبه وگافکی زوریناک اندام پارلمانا او نیت کو سروک فراکسیونت خوب روید بنو اولان سیاسی وتن
مراعاة بكن داش في فراكسيوني نتشنا في فراكسيوني الجالكو جيلكي نية هاتي نرابو البردستي أبت بجني حرس القديم بربرسيت كيفن أبت رئيسة حزباو أبت يعني الصالات 2006 تقورا بانا ساحة سياسي دافق أفكي نواكي هاتي جالك جهنادة تفان وجالك البردستيفان نرابويا لوا ايفان خالا هميا دي رنگ ودانا ويل سيرفي بودجي بيني تايبتيكو اف بودجيش لا حكمتك فيها هاتي او حكومت درفي تشارچوفي بيجين محاصصية هاتيا بيكينان لوا جالك جروبت هين الداخلي برلماني ده حست كان في حكومته بكافيتن ايكش ورقة فشاري القلب حكومته بيتن بابته هرمي يجي ورقة كدستوان ده. بله طبعا دكتور اوتود بيجي مو راسته تايبتي جي او جي لنكات زاني سر استيكي نتوا بارسكي لدجاري ما كردستان تفدجارن حتى اعلام خاب كارتين حتى بروجي سيد نوفا برلمان كردستان عراق دجاري ما كردستان بكارتين همو ازراندنا جاده خرازي كرنا جاده از بورن پشتي ده مهندن وی البجارتن جلی عراقی بنا کردن هر کس بحثی ویکید که دبی و نقلی جلک صعب بدر باز به لما دام هی نقطه ضعفت آنزان جلو تاچان گرنگ به گرتی به استراتژی که هف بشه تکمه تعامل جل وی راوش بکن بگمان اگرم کرد همو کدنگ بین البغداد دما دنگه که دما هیزا کادی هبیتن دما رنگه که دی هبیتن دی رفتار کادیل گلمه تکرن کودنگی ما یا گریدای پندک خالد سرکی و جهداخی او خال و گفکی اطلاوازن الهرمه یا ای که نافمالیا کردی و کلان سیاسی نیارک خستیه از بیش من و گفکی اطلاوازترین وقت داینه یا دوی اف قیران آبوری کو گلک لان سیاسی و گلک خلک مجیل و قناعته اگر چاکسازیات درس هات بکرن امنت مایند و قیرانه دا او نه رابون بچاکسازیات درست یه ولی کری ساریه کیال ناف بین لان سیاسی دا هی و حتی البغداجی گلک رنگ ودان بله دکتور طبعا دستوریاتا به تو پارلمان عراق دای تو باش زانی دکتور دستوریاتا به طبعا گلو اگه به پرسی بکم لاين شيعة هفدنجن هفنيرينن ناف مالانيا ريك خستيا قالك متفقن قالك بس اگر بروجي اصايا مثلا دجي برجون دين هرما كردستان بيت همو هفجرتينا قرنجا صراع مع سياسيا فيري دربازي بغداد كان جاري حتى انه كصراع سياسي ننقل بويا بغداد ايامت فيها ازبيجم افياكو جاري كم مال نينن فيغاف كي العراق ريكفتي يجرتي بن نا مالا كردي نا مالا سني نا مالا شيعي اگرت متابعه اخبار اكيد كري بري چند روجا و توي هايوان دو هايفيت بوريدا سنال برهند بون كو سروك خوب بخن شيعة توقيع تكون كرين كو سروك وزيري خوب بخن لو ناف مالا شيعي جي يعني نارك خستيا وناف مالا سني جي وناف مالا كردي جي همیا چار سریا سرکی شویری دی دست بکتن کو ویتن شو رشکا چاکسازی دست بکتن دا خلق پشتوان حکمت بیتن لایان سیاسی همی بشن کمبل سر تشتکی افروکه او تشتی همیا کمب کتن او ی غائبه اگر عراق بیتن و چارچوبک وطنی بیتن اگر هرم بیتن و چارچوبک یعنی ی برجواندیا گشتیا خلقی بیتن اوه افروکل دف میاکمه لو رنگ ودانا و خاندن جیاواز البغدادتين. بله دكتور طبعا شون دازي في برسياري بكم لعراق دستوره كي قالوا دستوره تنفيذ كرن قالوا رأي مؤسسات فرمي تيتا ورقرتن يعني خلف الكواليس العراقي إدارة فيولاتي تيتا قرتن ووكالة طبعا طبعا كاك زيرك روش عراق بمشي وياه خد باش متابع روش عراق دكي بتايبتي لبدواي 2006 استادا كاك جمال برلمانتاري كي متابع دكتور جمال بغداد عليه نومان مان تبلیغ يعني تایسان نامال کردی نرک خراب بالام اوانی پارلمانتران لعراق بدنگ خلکی کردستان چون اوه لوی زیاتر پرسیکی قومی پرسیکی جغرافی ناسنامه تاویان هیا تا چند گرینگ اوان باش هست به اوبر پسراتی بکن پیتوای هست کم پیکردوا زانی چون خوی اوی کل بغداد گذره الرنگ به بشکی الرنگ دانوی دوخی سیاسی هرمی کردستان به اما بابلن او برزاني كل بغداني همون من الحزب الان سياسي كان بمان للرقاي دنجي خلشي كردستان سنة تاوي وهمو الشام راستي بوي هي اقلنا لهم باش يزوري الشام رنگ به
با بڵێن ئیعاز و پێیان لە حیزبەکانیان وەربگرن کە یان ڕەنگ بە شتێکی ئاسایی وەربگرێ بەڵام لە سوارسێوەیەکی نیشتیمانی دابێ. بۆیە من پێم وایە ئەگەر ئێمە بگەڕێنەوە بۆ مێژوو ئەگەر کورد لە هەموو قۆناغە مێژوویەکاندا لە هەر بوارێکدا کە گوتارێکی سیاسی یەکگرتووی هەبوو بێ توانیوێتی دەرەنجامی باش بەدەست بهێنێ. بۆ نمونە کاتێکدا کە لە ساڵی 1970 بەسەرەوە کە بەعس چیمیابارانی کوردستان دەکا بەڵام دوجار لایەنەکانی بزوتنەوە ڕزگاری خوازیگەری کوردستان لە سوارچەوەی بەری کوردستانی کۆ دەبنەوە ئەوە دەبێتە ڕوبەڕووبوونەوەیەکی گەورەی ئەنفال و جینۆساید و هەر ئەوەش دەبێتە بناغەیەک بۆ ڕاپەڕین. بۆیە ئەوەی کە لە بەغداد دەگوزارێ من پێم وایە کە ئەوەی جنابەت ئاماژت پێکرد دەبێ ئێمە بەر لەوەی قسە لەسەر ئەو بەڕێزانە بکەین کە گروپی پازدەکەسیان پێکەیناوە ئێمە دەبێت لە کوردستاندا ڕوو لە حیزبەکان بکەین حیزبەکان تەبانین لە بینی خواندا حیزبی لایەنە سیاسیەکان پێویستیان بە یەک گوتاری کە باسی بەغدا بگەن خۆتەزانی ئەحزابی زۆر هەیە بە تایبەتی لە هەرێما بزانم زیاتر لە 50 ئەحزاب هەیە باس چەند حزبێک دیارن لە ناو پەرلەمانتانیوانە ڕێژەی جیاواز کورسی بێنن ئەو سیرای سیاسی سیرای ئایدۆلۆژی پێویستە هەبێ لە چارچۆی سیستەمێکی دیموکراسیە بەڵام ئەمانە پرسێکی نەتەوی هەستیاریان هەیە ئێستاش لە بەغدا ئیشی زۆر جدیە کرێ کە ئەم پرسە تحتیم بکرێ بۆ نمونە لە کۆی 144 مادەی دەستوری باس لە گۆڕانی 55 مادەی دەستوریە کرێ لە ضمنەوە مادەنەی کە پەیوەستن بە دەسەڵاتە فیدرالیەکانەوە. ئەزانی چۆنە من ئێستا کە هاتمە ناو تەلەڤیزۆنە بە ڕێزەکەی ئێوە با بڵێن کە داوت کرابووم لە دوای نیوەڕۆوە من متابعی تەلەڤیزۆنە عراقیەکان دەکەم کەنالە عەرەبی عراقیەکان دەکەم بڕوان پێ بکە یەک هەڵمەتێکی زۆر بەرفراوان نەک لە دژی هەردوو حیزب و سەرۆکاتی هەرێم و پەرلەمان و حکومەت لە دژی گەلی کوردستانی ئەوەی ئێمەش دەبینین ئەوەی متابادەکە زیرەک کۆمەڵی پەرلەمانتارانی کورد هەن زامن مەبەستم چیە شاشانەیە هەموو شاشی تاعیفی زۆر تۆندڕاون ینی بە شێوەیەک لەسەر هەرێمی کوردستان دەخوێنن جاگە من مەبەستم ئەگە دەرفەت من مەبەستم چیە ئەو کەناڵە زیاتر لە 100 کەناڵی عراقی هەیە عەرەبیە زۆریشی تایفە بە جۆرێک نەک لەسەر پەیوەندیەکانی بینی حکوومەتی هەرێمی کوردستان و بەغدایان لەسەر کێشەی بودجە بەڵکو پەلاماری ڕابردووی ئەو میلەتە دەدەن تەنانەت یعنی تایدا ئەو بەرنامانێک کە پێشکەش دەکرێت ئەو راپۆرتانێک کە پێشکەش دەکرێت هەموو ئەو قات و قوڕی و قەیرانی و بێموچەیە کە لە عێراقدا هەیە هەمووی دەخەنە ئەستۆی هەرێمی کوردستان دەڵێن هەرێمی کوردستان و کوردەکان بەرپرسیارن لەوەی کە بەسەر عێراق دێ لەبەرەوەی بودجەی ئێمەیان بۆ خۆیان بردووە ئەی خۆشیان لە خۆیان سەرف کردووە. لە کاتێکدا ئەمە دەزانین تێکشکاندنی یان شکستی پرۆسی ئیداری و ئابووری لە عێراقدا دەرەنجامی دابەشبوونی تایفی دەرەنجامی نەبوونی عقلێتێکی ئیداری مۆدێرن و بەدەنیانەیەکەوە ئەوان بەسەرات خەریکە ئێوە بەسەر ئێمەدا ساغ دەکەن و بۆیە من پێم باشە بەڕاستی ڕوو لە هەموو لایەنە سیاسیەکانی کوردستان دەکەم دەڵێم لە حیزبەکان چکە من پێم وایە ئەگە سەرۆکاتی هەرێم و پەرلەمان و حکومەت لەلایەن حیزبەکان و هاوکاری بکرێن من پێم وایە دەتوانن زیاتر لەو ڕۆوە سەرکەوتوتر من داوا لەوەی دەکەم ئەوە بە نەزەر احتیبار وەربگرن ئەوەی کە لە کەناڵە عراقیەکاندا دەگوزارێت لە دژی هەرێمی کوردستان و لە دژی گەلی کوردستان ئەوە بۆنی ئەوەی لێدێک کە شەڕەکە بە ئاراستی شەڕی کورد و عەرەبدا بڕوا کە ئێمە لە بەرژەوەندیمانە و نێتێکی واشمانە. دووەم عێراق خۆی بەڕاتی لە دکتۆر جەمال لێمە باشتر دەزانێت لە قەیرانێکی ئابووری ئیداری سیاسی قوڵدا دەژی هەر بەخۆی عێراق. بۆیە من هەست دەکەم ئێستا کوت لە سیاسەکان حیزبەکانی عێراق لایەنە سیاسەکان دیانەوە ئەو قەیرانی کە لە ناو عێراقیەت دەرهاویشتەی دەرەوەی خۆیان بکەن بەمل هەرێمی کوردستانی دابێنن. ڕاستە ئێمەش دەبێت لە چوارچەوەی دەستوردا ئێمە دەبێت بە عقلێتێک و بە میکانیزمی بارتن مامەڵە لەگەڵ بەغدا بکەین بتوانین چۆنێتی دیبلۆماسەتی خۆمان سەرکەوتی بەدەست بێنین بەڵام ئەوەی کە لە بەغدا دەگوزارێت ئەو قەیرانە ئابووری موچەیەکەی پەیوەندی بە هەرێمی کوردستانەوە نییە. سپاس کاک زیرەی تاوان بەرزان ئەمە سەرنشینی ئەمە زانیاریە لە عێراق بەپێی ئامارێکی دوا ئاماری وەزارەتی پلاندانان زیاتر لە ١٠ خەڵکی عێراق لە ژێر هەژاریدان هێلی هەژاریدان لە باشووری عێراق زۆرترین ڕێژەکە لە باسڕایە لە ناوەڕاستی عێراقدا کەمترین ڕێژە لە هەرێمی کوردستاندایە لە کاتێکە لەوێ بەردەوام موچە سەرف دەکرێت بەردەوام موچە هەیە بوو لەوێ وایە لە هەرێمی کوردستانیش بەردەوام موچە دەبڕێت بەڵام ڕەوشەکە ئێستا لێرە باشترە. بەرحاڵ بەڕێز گیانگیر گۆڵپی مامۆستای زانکۆ شارەزای دارایی و ئابووری لە سلێمانیەوە لەگەڵ منە. کاک گیانگیر سەلاوت لێبێ کۆمەڵێک بابەتی زۆر جوانن نووسیوە لەسەر مەسەلەی دەستور و ئەرکومافەکانی حکوومەتی هەرێم و حکوومەتی ناوان پێت وایە ئەوەی ئێستای حکوومەتی
عێراق لە بەرامبەر هەرێمی کوردستان دەکات فعلا مافێکی دەستوری خوێتی یان پێچوانەکەیەتی؟ بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێستان و سڵاو لە میوان خۆشەویستەکان و سڵاو لە تەواوی بینەران. بەنسبەت ئەوەی کە ئێستا عێراق دەیکا نەک هەر ئەوەی ئێستا عێراق دەیکا بەڵکو لە ساڵانی ڕابردوو ئەگەر زۆر نەگەڕێنەوە بۆ سەرەتای دروستبوونی عێراق نەچینەوە بەو پەیوەندیە وەکو بڵێن بەو تاریخە دوور و درێژە کارەساتبارەی پەیوەندیەکانی نێوان هەرێم و بەغدا لانی کەم ئەبێ ئاماژە بەوە بدەین کە 15 ساڵ لە پاش 15 ساڵ لە بڕیاردان لە فیدرالیزم و لە ژیان لە ناو دەوڵەتێک کە لە ژێر ناوی پێکەوە ژیانی ئارەزومەندانە لە ژێر دەستورێکی بەناو فیدراڵی تاکو ئێستاش پەیوەندی داراییەکانی نێوان هەرێم و بەغدا نەک هەر تەندروستنی نەک هەر ناسەقامگیرن بەڵکو بە هیچ مانایەک کۆک و تەبانین لەگەڵ پرەنسیپەکانی فیدراڵێتی دارایی. ئەمە ئەگەر بەشێکی ئەو کێشە سەرەکیانە بێت کە بەڕێزان بە زۆر بە وردی و بەدقەتەوە ئاماژەیان بۆ کرد ئەو تەوەجوهە سیاسیەی کە لایەنە عێراقیەکان بەرامبەر بە هەرێمی کورد هەیەە هێزە سیاسەکان هەیەە وای کردووە کە بوجە و پشکی هەرێمی کوردستان بتوانێت بکرێت بە سلعەیەکی سیاسی و تەسویقی پێوە بکرێ. ئەمە نەتیجە و دەرەنجامی کۆمەڵێک هۆکاری ڕیشەیی ترە. هۆکارە ڕیشەیەکان بریتین لە ناسازی زمینەی سیاسی و کولتوری و یاسایی و دامەزراوی لە عێراق بۆ دروستبوونی فیدرالیزم، بۆ دروستبوونی بوونی شەراکەت، بۆ بڕوابوون بە پێکەوە ژیان، بۆ دامینکردنی مافەکان بە شێوەیەکی هاوسەنگ. خۆمان نەزانین دەوڵەتی عێراق هەر لە سەرەتای دروستبوونیەوە نەک شکستی هێناوە لە دروستکردنی دەوڵەت بەڵکو دەرەنجامەکەی ئەو ڕستە کارە ساتبارە بوو کە بە درێژایی حکومڕانیەک لە دوایەکەکانی عێراق بینیمان. لە ناو ئانەشدا هەمیشە کێشەی سەروەت و سامان و دابەشکردنی داهات و سامان و داراییەکێک بۆ لە کێشەکان بەڵکو ئێمە چەند کێشەیەکی جەوهەریتریشمان هەبووە. لە پاش 2003ەوە نەک هەر زمینەیەکی ساز و لەبار نییە بۆ دروستبوونی فیدرالیزم بەس بەڵکو ڕوئایەکی دروست نییە بۆ دەوڵەت سازیش لە عێراق. سەرنجامی ئەمە وای کردووە ئەوەی کە پێویستە بۆ بنیادنانی فیدرالیزم، بۆ بنیادنانی شەراکەتێک، بۆ بەڕێوەبردننی دەوڵەتێکی فیدراڵی، بۆ بنیادنانی زمینەیەکی لەبار بۆ دروستکردنی پەیوەندیە داراییەکان لە دەوڵەتێکی فیدراڵیدا هیچیان لەبار نین زمینەیەکی سیاسی سەرنجەکەیە لە هەرێمی کوردستانە هەندێک پەرلەمانتارانی بەغداشی کورد بە تایبەتی بێژگە لە عەرەبەکان کە هەرێم پابەندی هەندە بنەما دەستوریەکان نابێت. پێتوایە هەرێمە پابەندی بنەما دەستوریەکان نابێت؟ ئەن عێراق طبعا فەرموو لە ئەمریکاوە بگرە وەرە بوو یەکێتی ئەوروپا وەرە بوو ئاسیا ئەو وڵاتە فیدرالیانەی کە هەنە ئەن هیچ وڵاتێک وەکو عێراق ئەم سیستەمە تێدا پەیڕەو دەکرێت کە هەرێمێک تامیش بکرێت موچە خۆران نەدرێت وەکو کارتێکی فشار بەکار بێنرێت؟ بەڵێ ئەگەر ڕخسەتم بدەی من ئەوە ڕوونکەمەوە زۆر سپاس دەکەم. ئێمە کە وتمان زمینەی سیاسی لەبار نییە بۆ دروست سیاسی و کولتوری لەبار نییە بۆ دروستبوونی فیدرالیزم لە عێراق ئەوە سەرنجی زۆرینەی بەشێکی زۆری لە نووسرە بەناوبانگەکانی عەرەب و بیانیەکانیشە کە فیدرالیزم سیستەمێکە لە ناو کۆمەڵگەیەکی دیموکراتی کامڵە ئەتوانێت گەشە بکە کۆمەڵگایەک کە لەسەر ئەساسی زۆرینە و زاڵبوونی زۆرینە بەسەر پێگاتەکانی ترا دروست نەبێ ئەسڵەن زۆرینەی وەکو بڵێ نووسەرانی پێگەیشتووی ئەو بوارە شارەزایانی جیهانی لەو بوارەیە ئەڵێن فیدرالیزم لە سیستەمێکی دیموکراسی ئەوەندە کامڵە گەشە ئەکا کە لەسەر بنەمای زۆرینە کار نەکا بەڵکو لەسەر بنەمای تەوافق و پاراستنی پێکهاتە کەمینەکان کار بکە. ئێمە ئەگەر بزانین تەنها دەستورێک هەیە لە عێراقدا کە چەند پرەنسیپێکی فیدرالیزمی بۆ ئێمە داناوە کە ئەوانیش هەمیشە خەرقەکرێن. پاش ئەوە ئەوان ئێمە ئومێدمان هەبوو کە دەستورەکە داوای کردبوو کۆمەڵێک یاسای بنەڕەتی بۆ ڕێخستنی کاروبارە داراییەکان بۆ مشارەکەی ئێرادات بۆ دابەشکردنی داهات بۆ ئیدارەکردنی سەرەواتی تەبیعی و نەود ئەوانە دەربکرێن بۆ دروستکردنی بنەماکانی فیدراڵیەت وەکو ئەنجومەنی ئیتیحادی وەکو یاسای نەوت و گاز ئەوانە دەرنەکران دواتر بە زۆرینەیەک بە پێچەوانەی دەستورەوە کۆمەڵێک یاسایتری بنەڕەتی دروستکران وەکو یاسای چاودێریکردنی داهاتە فیدراڵیەکان، یاسای دەستەبەرکردنی مافەکانی هەرێم و پارێزگاکان، یاسای کۆمپانیای نیشتیمانی نەود، یاسای دەواازە سرونیەکان، کۆمەڵێک یاسای دروستتر کە قەرار بوو بە پێی دەستورە فیدراڵیەکە
یاسای هاوبەش بن مؤسسات و دامەزراوەی هاوبەشیان بۆ دامەزرێنرێ بە هاوبەشی هەرێم پەیوەندیداراییەکانی هەرێم و بەغدا ڕێک بخرێنەوە بەڵام ئەو یاساییانە نەک هەر بەو شێوەیە دەرنەکران بەڵکو بە زۆرینەی پەرلەمانی بە جۆرێک دەرکران بوونەتە کۆسپێکی گەورە لە بەردەم بەڕێوەبردنی پەیوەندیداراییەکان لەسەر سیستەمێکی فیدراڵی و هاوسەنگ ئەگەر کەسێک سەرنج بدا لە سایەی ئەو یاسایانەی کە ئێستا هەیە مقارنەی بکە بە یاسای حکمی ذاتی منطقەی حکمی ذاتی یان یاسای ئۆتۆنۆمی ساڵی 74 ئەگەر سیرکا لە مادەی 8 ئەو دەسەڵاتە داراییانەی ئەو دەسەڵاتانەی بۆ بەڕێوەبردننی داهات بۆ مەسادری ذاتی ئیراداتی هەرێم دانراوە ئەو کاتە تقریبا نتوانم بڵێم زۆر باشتر و پێشکەوتون لەو یاسایانەی کە بۆیان بەڵێ کای جیهانگیر زیاتر قسە لەسەرەوە پرسە دەکەین زۆرینەی پەرلەمانی عێراقی ئەم ماوەیە دروست بەڵێ زیاتر قسە لەسەرەوە پرسە ناکەین طبعا دکتۆر جەمال تو دزانی ئەو پرۆژە یاسای کو بۆ پەرلەمانی هات کە بڵندکردن جاری حکوومەتێڤە ڕێکەفنا حکوومەتە هەرێمێژی دیگەلدایە کو هەرێم پابەندە بە ڕادەستکردنا نیڤیا داهاتی و هەماندەمدا 205 بەرمیلێ نافتێ طبعا تو دبینی گەلو vê eqliyetê nava parlemanî heye ku serokê hikûmeta Herêma Kurdistanê jî pabendbûna xwe bi navaroka vê rêkeftinê ragihandiye tu dibînî bisa nahêdê derbas bît gel wilayetî divê jî qebûl ke دیتنا من چند خالك هين تفرن ام ديار كين يا ايكي حبتانو كهمي لان سياسية كردستاني بابت بودجي داد بابت قواري هرمي دا اتكودنگ بوينه ما يك هلويستنين او كجي نشد بجيتن فلان هلويستي دا یک فراکسیون کردستانی البغداد دجی قوار هرمی یان دجی نان خلکی شولکریه و نقطه ای که نقطه دوی آریشامه هر مازن بغداد وگاف که اوه هرم راستت بجید از دی پابند بمو نیاز پاکی خویا دیار کری بس بسیار کات سمش که عراقی ده های کد بجیتن اره دی درستی پابند بیتن یان جاری بس گوتنه چونکو اف بسیاره شاندی آتا کرن وقت شان تاتیا پارلمانی اف بسیاره جکر گوته ام دیک بسیارش تکین آن اره اوه 2 ساله 2019 2020 دیناره که دهات عراق یه هرم هاتیه بو عراق برمیله که گاز هرم رادستی بغداد بو یا آن بگوتی آن اكيد برسوا شاندي اوابو نخير ما تشفان هر دوكا رادس نكريا لوا او نياس باكيا تيتا ديار كرن يا بيتوير رفتار بو خوزيش خير خود را وقت افياسا ديما هيك يا قرضي هات يا پسن كرن ومهيوي كرن هرمكو بيتنو ومفاوضات بكتنو غازي رادس بك دا افرو كما بصانه شيابا افيت برينين اف نقطه دو نقطه سيه اف دقه هاتیا نویسان نو که بدیتن امن یل برانبر 5 احتمالات هی 5 احتمالیت هین ادبیتن همان اوه پریوه بچیتن به هیچ گورانکاری و اوه گله کب زحمته یادوی ادبیتن گورانکاری الجماره تدا بیتا کرن مثلا یگوتی 250,000 برمیل مفاوضات بین کرن او بکانا 3 ساعت ام کانا 2 ساعت کانا 350 جماره بین گوهرین یا سیاهی هندک پیف تدا بین گوهرین بونمونه یه داخواست کری کو گاز بهای و بسعر سومو بهتر را دست کرن احتمال شان ده هرم ده بیشتر نه به سعر است فروشم احتمال او بیش نخیر تو ده گاز را دست کی یعنی پیوت و بین گوهرین و احتمال سیه احتمال چاره هی نخیر انوی دقیق دینا لایکی دقیقی دی بتنویسان هر دو لایان مفاوضات بگهنه و دقیقی دی بتنویسان وکی چوا بودجه 2019 دا دقیق حکمت هاتی هات لادان دقیقی دی هاتنویسان یا پنجه هیو یا ام گلک جت ترسین اویا کو نخیر بجن ام ده گورانکاری تدا کین بس دقیقی بین السرمه هره فرس کن و بدلی من نبیتن و تب هرینم زورینا سیاسی ولی دکتور طبعا تو زانی جی که هرما کردستان او 250,000 برمیل نفت اراده جنه کری او بودجه باره مهات که ناردن او همو لیبرینه کمتر نیویا موچه فرمان برین هرما کردستان شاندنه تو زانی 2018 جی لی پروژه بودجه 2018 دمی سردم عبادی لورجي اجداقه كي اصاي نبي 370 مليار تاد نشاندن لسردمي عادل عبد المهدي جي لسردمي قادم يجي فهاد نبرين هني قالوا بدينا دخل الفيدايا ان لبغداد برلمان جيك امدنيه پابندی اوان ریکفت نبید که حکومت عراق سر ریدی که بدی گل هرمه
يعني هكان بسيارة في شكلي بكينا بشين هكار هرم پابند ببا دا بغداشتن پاره هرم نفرکتن آنه او کیش بو مفقاف که باشتر بو هرم پابند ببا وان نفرکر با آن ام پابند نبوین وان فرکری بو مفاوضات کیش بو ما باشتر بو بگمان بلا ما رادس کربا بلا وان نفر کربا دا وگاف که اکامل سردوات و کفبان وگاف که اکاوای سردوات مکفتی بله طبعا دكتور توزاني العراق كما قدات دن هنا بونو منا روزانه 1 مليون برميل نفط عراقي دنا و عراق دات نبكارينان سالانه 23 تريليون دينار دهات وينه يعني لهرما كردستان يجي نهايته پیشکش کردن با هرما كردستان لسر بودجه نهايته زیاده کردن توزاني او بودجه با هرما كردستان جيته تشاندن دبا يا سال 2021 كان لصادي 4 به زياده ترنبه قالوا بو فيك چبكن فيك كي برپرسیاره ام بيجي الفيري حكومتها هرمية برپرسيارت في بابتي دانا حكومتها بغداد حكومتها بغداد حكومتها كا حسكتن هرم لاواز بيتن حسكتن دهات هرمي كيم كتن حسكتن اگر تو سحكاية مثلا بجا ال 2006 هاتيا پسن کرن او تو بي سحكاية بجا ال 2021 هاتيا فر کرن دبيني فقرات سيادي سال بو سالي زيادة بوين دست بكر بو 16 وگاف كي 136 اوه کیا ولیکری کو حسا زیده بن روش بو روژه و کسی برسنگوان نگرتیب دیتنا من ویابا حکومت هرمی هل 2006 و 7 و 8 و 9 لبا افنگا و بتهاوتن و هر هنگیش اتفاقی هات باکرن کو تو ده بش من و ریکفتن هاتی 17 صده اش همی بجا عراق تو ده دیمن یا سیادی و یا نفقات فعلی همی نوکی وگاف که سیادی تو ده جدا کی و تو ده نفقات فعلی بتنشوی تو ده بش من دیمن اوه خلطیا حکومت هرمی يدبري نوكا ويتحطا نوكا كنا هاتينا في شكل مفاوضات بكن اگر تو هاتي بلاوازي هاتيا بغداد بگومان بغداد حسكتن تو جلك لاواز بي وحسكتن افادتتا جنيفا كبدتتا بله طبعا كايزيرك خود ازاني حكومتا كان العراق هك بيشتر هموي ليشيا بيماني كردستان ابو اوقات يجرتوش ابو خلو يكم دوامي برلمان العراق زور بهزبون متفق بون استراتيجي كاو باش ابو حتى ما في فيتو انا ابو لسر دستشان كردون لاداني سرك وزيران العراق يعني چاندين اتفاقي شان دستور هي لانه دستورها ما فارق كان حكومتي هرم انكو هرمي كردستان دستشان كراوا بيتواي او هرمي كردستان پابند یابون من حکومتی کابینه نومی حکومت هرمی کردستان یک روز دوای سین خارنی سروکی حکومت چو بغداد لگل همان استاش خلی ما آمادن برای کوتن خطای چیه خطای عراق که پابندی دستور و ریکوت نکان نبه آن هرمه ازانی خوی بر لوی ولامی او پرسیارت بدم و من یخشد با دکتور جمال و همو برزانش دلیم باش خو گنمی جوتیاران تسلیمی عراق کراوه پاری گنمی جوتیاران بو نادن و 2014 شوکاتش موچه براو خو هین رو اقدر فاتم دی بله دو من لو تدقى من شاورام لقل هردو بريزير دزانم دبي حكومتي هريمي كردستان سركداتي سياسي هريمي كردستان چاوێک بە پەیوەندیەکانی خۆی بە گوتاری سیاسی خۆی لەگەڵ حکوومەتی عراقیدا بخشێنێتەوە بەڵێ ئێمە سەرکەوتوونە بووین لە زۆر بواردا لە وتوێشکردن لەگەڵ وە بەشێکی زۆری ئیشکالەتی ئێمە وە خەلە لە فکریە سیاسی گەورەکە ئێمە لە 2003 تا دەگاتە دەوروبەری 2013 و 14 بووین لەوێ بەوە دکتۆر جەمال باش دەزانێ کە یەک ڕێزی سیاسی گوتاری سیاسی لە هەرێمی کوردستان دەرزی تێکەوت کە دەرزی تێکەوت ئێستا ئێمە لە قۆناغێکدا دەژین من ڕاشکاوانە لەو کەناڵە بەڕێزی ئێوە دەیڵێم کە هیوادارم هەڵە بم عراقیەکان پەشیمان بوونەتەوە لە دەستوری دوای 2003 ئەمە بە ئاشکرا دەڵێن پەرلەمانتارەکانیان سیاسیەکانیان ئەگەر تێبینیت کرد بێ دکتۆر جەمال دەزانێت دکتۆر جەهانگیریش دەزانێت ساڵح مطلق کە یەک لە سیاسە دیارەکانی عراق بوو بۆ خۆی لە دیمانەیەکی تەلەڤیزیۆنیدا ساڵی 2006 ئەگەر بەهەڵە نەچووبووم گوتی ئێمە ئەو کاتێک کە دەستورمان پەسەند کرد و ڕیفراندۆممان لەسەر کرد ڕاپرسیمان دەستمان شکا بوو ڕازگۆ بوو ئەو پیاوە ڕازگۆ بوو لەگەڵ واقعەکە بەڕاستی کە ئێمە زۆر هێرشمان کردە سەری بۆیە من ڕاشکاوانە دەیڵێم عراقیەکان بە شیعە و سوننەوە بەوانەیەوە کە لە سلەیمانی و لە هەولێر و لە دهۆک و لە کەرکووک و لەوانەش دادەنیشن بەشی هەرە زۆریان ناڵیم هەمووی چەند کەسایەتێکی لێ دەرکەی
پەشیمان بوونەتەوە لە قواری هەرێمی کوردستان، پەشیمان بوونەتەوە لە دەستوری عراق، پەشیمان بوونەتەوە لە عراقی نوێی دوای 2023. من کاکەکار ئەو کاتێ من وتارێکم نووسی ساڵی 2023 مانجی 12 ئێستا وتارەکەم ماوە دەڵێم کێشەی سەرەکی ئێمە لەگەڵ لە داهاتوودا لەگەڵ شیعەکان دەبێ مەبەستم شیعە وەکو خەڵک نییە وەکو خەڵکی عراق نییە من ڕێز و حرمەتم بۆ خەڵکی عراقەیە بۆ شیعەیە باسی نخبەی سیاسی عراقی شیعە دەکەم گوتم لەبەرەوە 80 ساڵ سونەکان نخبەی سیاسی سونە خۆی بە خاوەنی عراق دەزانی کە ئێستا 2023 کە ئەو عراقی کە بەریتانیا دروستی کردو ڕووخا ئەو عراقی ئێستا ئەمریکا دروستی کردوتەوە شیعەکە خۆی بە خاوەنی عراق دەزانی کێشەی ئێمە لەگەڵ شیعە دەبێ شیعە نخبە سیاسیەکەی مەبەستم دوو گوتم عراق ئاوێنەیەکی شکاوە هەر کەسێک تەماشای ئەو لە تی دەکا ڕوخساری خۆی لەو ئاوێنەیەدا دەبینێ بۆیە من ڕاشکاوانە دەیڵێم دەبێت سەرکردایەتی سیاسی نوێنەرانی ئێمە لە بەغدا حیزب و لایەنە سیاسیەکان خۆیان بۆ ئەوە ئامادە بکەن کە عراقیەکان پەشیمان بوونەتەوە دیسا تاکی دەکەم لە دەستور و لە عراق ئەگەر دەستیان بڕوە بەڕاستی من پێشبینی ئەوە دەکەم بەهێزیش پەلامارمان بدەن پێت وایە ئەم سەردەمە هیوایە؟ ئەگەر من پێم ما چۆن دەستوریان و عراقی نوێیان و ئەمری واقعی حکومەتی هەرێمی کوردستان و قواری سیاسی هەرێمی کوردستانیان لە 2023 لەژێر گوشاری نێودەوڵەتی قوبوڵ کرد. ئەگەر ئەو کاتیش گوشاری نێودەوڵەتی نەبا زمینەی نێودەوڵەتی لەبار با لە بەرژەوەندی ئەوان بەڕاستی حکومەتی هەرێمی کوردستان و قواری هەرێمیان قوبوڵ نەکرد. ئێستاش ئەگەر گوشارێکی نێودەوڵەتیان لەسەر نەبێ من باسیەوە ناکەم بەڵێ ئێمە ئیشکالەتمانەیە ئێمە شاڵەمان هەیە لە هەرێمی کوردستان مەبەستمەوە نەبرێ مەمە هیچ هەڵەیەکمان نیە هەموو خەتای حکومەتی عراقیە بەڵێ ئێمە یەک ڕیز نەبووین گوتاری سیاسیمان یەک نەبوو شاندەکانمان دیبلۆماسیەتمان دەکرا لە ئاستێکی باڵاتر بێ بەڵام قسەی من لەسەر ئێستادایە ئەوەی ئێستا کێشەی ئێمە بودجە نییە کێشەی ئێمە بودجەی پێشمەرگە و میزانیە هەوڵ لەدەم باسی ئەوەش بکەین طبعاً بەڕێزان ئێمە باسی چونیەتی دارایکردنی دەوڵەتی عێراق دەکەین باسی عیلاقاتی دوو حکوومەت دەکەین بێگومان بوو نمونەیەکە باسی شیعەکان بکەین نزیکە 80 ساڵە کورد و شیعە وەکو گوێکوونەتەوە وەکو پێکاتە هاوسوزیەکن لە زۆر مەرحەڵات زۆریان داوە ئەوە سونەکان فەرمو هیچ شوێنێکیان نەبوو لە هەرێمی کوردستان جێگایان بوو کراوەتەوە بەرحاڵ کاکی جیهانگیر طبعاً من ئەمە سەرنجیتون لەسەرەوە وەربگرم ئەوەی ئێستا دەگۆزارێت بە تایبەتی لە مەسەلەی بودجەدا لە مەسەلەی ناناردن ئێستێقاقە دەستوریەکانی هەرێمی کوردستان بۆ نمونە ئەوە مەسەلەی گەنمی جوودکاران کە کاکزیرێک باسی کردەوە بودجە هێزی پێشمەرگەی کوردستان وەکو منظومەی دیفاعی عێراقی گەلو ئەمە خەتای حکوومەتی هەرێمی کوردستانە پابەند نەبووە ئان حکوومەتی عێراق پابەندی بنەما دەستوریەکان نەبووە ڕاستیەکەی من بە ڕاشکاوانە بڵێم ئەوانە سەر لە بەریان ببێ تەحەفۆ سەر لە بەریان حکوومەتی فیدراڵی پابەندی بنەما دەستورەکان نەبووە پابەندی پرەنسیپەکانی فیدراڵیەتی دارایی نەبووە هەر بۆ نمونەیەک بەڕێز کاک دکتۆر جەمال کۆچەر کە ئیشارەت بەوە ئەدا کە هەرێمی کوردستان ببورن لەوانەیە من وا تێگەشتم کە حکوومەتی هەرێمی کوردستان پابەند نەبووە بە ڕێکەوتنەکان یان نەوت و دەهاتی ڕادەست نەکردووە بەڵام لە ڕاستیە هەر لە سەرەتای دروستبوونی هەر لە پاش 2005ەوە لە سەرەتای دروستبوونی دەوڵەتی فیدراڵی عێراقەوە لەو کاتەی کە هەرێمی کوردستانی عێراق سوودمەند بووە لە پشکی بودجەی هەرێم هەمیشە بە شێوەی مەقاسە بەشێک بە تەخمینی گەنجینەی فیدراڵیەتی عێراقی بەشێک لە داهاتە فیدراڵیەکان داهاتە فیدراڵیە بەدەسهاتوەکان لە هەرێم لە پشکەکەی بڕاون بە پێی ڕێکەوتنی 2019 بە پێی یاسای بودجەی 2019 هەمیشە 250,000 بەرمیل لە داهاتەکەی بڕاوە ئەمانە لە ڕووی پرەنسیپەکانی دارایی گشتی و فیدراڵەتی دارایی گشتیەوە جۆرێکە لە مشارەکەی ئیرادا جۆرێکە لە هاوبەشیکردن لە پێکهێنانی داهاتە فیدراڵیەکان بەڵام ڕاستیەکەی وایە وەکو لەوانەیە ئەویش هەر مەبەستیەوە بێ منیش ئەو سەرنجەم هەیە کە ئەم جۆرە ئوسلوبە لە مشارەکەی ئیرادات بۆمان دەرکەوت فەشەلی هێنا لەبەرەوەی ئیستیغلالەکرێ قۆزرێتەوە خەڵکی شەقامی بە جۆرێک تێگەێنرێکە گوایە هەرێمی کوردستان بە یەک قەترە نەوت بە یەک دینار مشارەکەی لە داهاتە فیدراڵیەکانە نەکردووە ئەوە سەبارەت بەوە سەبارەت بە بابەتەکانی تر لە یاسای 2007 بوو یاسای بودجەی بوو عێراقیەوە تاکو 2013 و چەند ساڵێکی تریژ هەمیشە بەندێک لە یاساکانی بودجەدا هات دەربارەی تەسلیح و ڕاتب و تەجهیزی پێشمەرگە هیچ کاتێک جێبەجێ نەکراتن چەندین ڕێکەوتن لە 2010 2011 نهایەتی
چواردە کە من بە وردی ئیشم لەسەر کردوون بە دوواداچوونم بۆ کردوون وەکو بڵێ سوچی گەورەی جێبەجێ نەکردنەکەیان ئەوە بووە زیاتر لە لای حکوومەتی فدراڵی بووە زۆر جار کە ڕێکەوتنەکە کراوە لە ئەنجومەنی وەزیرانی عێراقیش پەسەند کراوە بەڵام بە جۆرێکی جیاوازتر لە بەند و مادەکانی بودجەی ساڵانەی عێراقدا جێ کراوەتەوە بە جۆرێک جێ کراوەتەوە کە حکوومەتی هەرێم نەتوانێ پابند بێ پێوەی وەکو کەمالی ئیشارەتی پێدا کە بابەتی استحقاقی فەلاحین یان پارەی گەنمی جوتیاران بە هیچ جۆرێک پەیوەندی نییە بە ڕادەستکردنی داهاتی نەوت و داهاتەکانی ترەوە ئەوە پابندیەکە لەسەر حکوومەتی فدراڵی لە زمنی نەفەقاتی حاکیمە ئەوە هیچ پاساوێکی نییە بۆ خەرجکردن چەندین شێوازی تریشمان هەن لە داهاتە فیدراڵیەکان کە حکوومەتی هەرێمی کوردستانیان لێ بێبەش کراوە وەکو قەرزەگشتیەکان وەکو سوود وەرگرتن لە یەدەکی دراوی عێراقی کە ئەمانە بە هەموو جۆرێک بەپێی پرەنسیپەکانی دارایی گشتی بەپێی پرەنسیپەکانی فدراڵەتی دارایی ئەمە بەپێی قەوانینەکانی ئەو بابەتە بەپێی یاساکانی ژمێریاری گشتی ئەمانە لە دەرەوەی کێشمەکێشم و معادلەکانی داهاتی تایبەتین پەیوەندیان نییە بە داهاتەکانی نەوت و داهاتەکانی داهاتە فدراڵەکانی باج و ڕسوماتی گومرگیەوە کەواتە کەیجانگەرە ئەو زانیارانەی بەڕێزت باز دەکەی کە بەم شێوەیە تەعامل لەگەڵ هەرێمی کوردستان دەکەن کە لەوێ بێگومان پابندی بنەما دەستوری حتا ڕێکەوتنەکانیش نابن کە حکوومەت هەردوو حکوومەت ئەنجام دەدرێت لە چارچەوەی سەقفی پەرلەمانی عێراق زۆرینەی سیاسی بەکاردێنرێت کەواتە نابینی وەکو چاودێرێک لەم ڕەوشەیە فعلا ئەجندایی وڵاتانی ئەقلیمی و جیهانیش لەمەیە هەیە بۆ نمونە وڵاتێکی ئەقلیمی دیاری کراو کە ئیران ئەمریکا بۆ نمونە دوای 2023 لەسەر سینیەکی ئاڵتۆنی تەسلیمی کرد. بەڵێ من ڕاستیەکەی خۆشم ئەمیز بێمە سەر ئەو خاڵە بە زۆر سوپاس بۆ کاک زیرە کەمال کە باسی ئەوەی کرد کە ئەوانە لە فیدراڵیەت پەشیمان بوونەتەوە لە هەنی عێراقی لە فیدراڵێت پەشیمان بوونەتەوە هەر باش بوو خۆشی ئاماژەی بۆ کرد کە لە کاتی خۆشیدا بە ناچاری فیدراڵیتیان قبول کردووە ئێمەش هەمیشە وەکو بڵێ شارەوە نەبووە لەلایەن هەمووشە ئەویان بە مەشروعی احتلال و بە مەشروعی تەقسیمی عێراق زانیوە لەم بارەیەوە یەکێک لە زانا بەناوبانگەکانی زانستی سیاست یەکێک لە شارەزا گەورەکانی بواری شارەزا گەورەکانی فیدراڵێت لە دنیا کە داوید کامیرۆنە زۆر جوان باسیەوەکە ئەڵێ کە لە پاش دوو ڕوخانی حکوومەتی عێراق لە 2023ەوە هێزە عێراقیەکان وەکو بژاردەی دووەم فیدراڵیتیان قبول کرد بۆ لەبەرەوەی لە بۆ چوارچێوەیەکی سیاسی وادا لە بۆتە درابوون لە عەلاقای لە پەیوەندیەکی سیاسی وادا لە چوارچێوەیەکی وادا لە بۆتە درابوون خیاراتی تریان لە بەردەمدا نەبوو لە بەردەم تەوەجوهەکانی زلهێزەکانی دنیا و هێزە ناوچەیەکان و هەندێک هێزی ناوخۆیی تەنها دەیانتوانی فیدراڵێت قبول بکەن ئەگینا وەکو بڵێ بژاردەی یەکەمیان چه هێزەکانی عێراق چه هێزەکانی هەرێمی کوردستان بژاردەی یەکەمیان هیچ کات فیدراڵێت نەبووە هەندێکیان بریتی بووە لە جیابوونەوە و سەربەخۆبوونی تەواو هەندێکی تریان بریتی بووە لە سەپاندنەوەی مەرکەزیەت و تواندنەوەی ئەوانی تر بەڵام هێزە نەودەوڵەتیەکان ئەویان قبول نەکردووە هێزە هەرێمیەتیەکان ئەویان قبول نەکردووە دۆخی ناوخۆیی و دەرەکی عێراق ناوەندی لە هەمان کاتیشدا پەردبوون و جیابوونەوە قبول نەکراوە بۆیە بە ناچاری بژاردەی دووەمیان قبول کردووە وەکو فیدراڵێت تاکو ئێستا چاویان بە بژاردەی یەکەم. سپاس دکتۆر جەمال تول بەغدای بەری تول بەغداژی وەکو ئەکادیمیسیە ئەکیدە ڕەوشە عێراقی شوپاندیە دیدناتە پارلەمانی عێراقێ حکوومەتە عێراقێ ئالیێن باڵا دەستێن عێراقێ گەلو پابندی جێبەجێکردنا دەستوری بوونە ئەگەر دەستورێک و خواهاتە با جێبەجێکردن ئەف هەموو کێشە واریشەدا دروست بن سەراحەتەن بێگومان. بێگومان بەغدا دستوری تابیق ناکەتن و ئێکش جارێت من پەیوەندی سەرۆکی پەرلەمانی کرد گوتێ فلان تش نەی دستوریە گوتی تو کیرێ بەحسی دستوری دکەی ئەو ڕۆژ بوون ئەوێت کۆ هەندێکێت ئێلانێکی سیاسیە چەکدارێ
بغدا گرد بون چونکوندا صاروخت برلماني وركربون عفوا منطقة خضراء وركربون سفارة أمريكي قلتي تصويرة سرك وزيري داناينا بمبتخو و دويتن سرهاي في موتشي واجب داتي دستور البغداد ناي تجيب جيكرنو ما دفاعش بغداد نكريا كو بغداد دولتك آوايا دولتك ريكوبيكا دولتك سيستماتيكا دولتك خدان دستور نخير عم زانين فوزا كميليشياتنا كومكا يعني هندك حزبة مذهبين او يفي هارفيغاف كيد بيجن دولتا بيد دولتك عقائدي بيتن يعني دي شيعي عقائدي بيتن افا همي ام مدحت عراقنا كين ام فيغاف كي بحسي بوجيت كين ملفيري سي اخفتنت هين ايك بو ما مستازيركي كو غوتي خو جنمي فلاحي ما بوج باري نادن ما مستايبر رئيس نبس جنمي فلاحي ما بتني بارا ندايا هر يا عراقي خريق بارا ندايا يعني اوي 14 و 15 و 16 يه جنوب عراقي ويه وسطي والقال يه مهري ميجي ندايا بشكي ماي چونكو توي سال دا قالك جنم داخل بو ني جوتياري ما بلكوش دولت الدورو بر او نقطه ك يا مدفياز ديار كم بو ما مستا جهانگيري قوتي بحسي مقاصي كر اسنو زانم بوچي هرم همي غوا برف مقاصي وتشيتن اري بوچي يعني بيگير نابيتن او بشي خو كامل ور بگريتن بوچي همي غوا دي برف مقاصي وتشينو الا بتلادان يعني بشي ما بتبرينو او افا نقطه دوي نقطه سيه من ندوتن ام بچينا بغدا دا چونكو بغدا دبي او يا پشكفتي او نه بشكه ام ویتن رفتار الگل بکین اگر ام رفتار الگل نکین او تشین مگلک بشینن اگر ام وگاف که ملف گازه یعنی ام تعامل الگل نکین هکر البغدا حسکن تشین گلک آریشا بومت بابت گازه دا چکن اگر حسکن تشین گلک آریشا بومت خالد سنوری و مطار وان دا چکن و همین رفراندوم الگل ما يبكاري ناين يعني جبرندي ام بيجي كوتا دكتور طبعا بدنا فرق زختي همي بكارنا بشكل شوي طبعا يا جي سرنجي تبخوجي بيجي حكومات العراق بابندي دستوري نابيت تزاني چابون منه 18 عيبي نزي 4 تريليون دينار نافا بوجي دهنا تخصيص كرن بوه وتهديد جهبرين لسرك وزير العراق مصطفى كاظمي دكان شبلي بحسب 500 مليار دولار حتى تريليون دولار تتكرن جاريه بربسين العراق وبدرباتنا برين تول بغداد تو است خدمت گزاريه لوربيني فلتانا امني فرا جروبين تشك دار حتى داويه دولت نف دولت دا كواتا حكومت هرم كردستان قالوا شعب كتو اكو برلمانتاري كرد دنگ خلق كردستان الوري يعني تدفيد حكومت هرم كردستان وكتب خوجي قوتي بغداد حسكت قالك لاواز كات حرب لاوازي تعامل بكات تو تشكي وسا قبول كي از قبیلنا کم لاواز کردن بس بسیار هر مازل وری که هرم لاواز کریه اری بوچی تعجزن کو هکریک بحثی گندلی بکد بوچیش گندلی بخو عجز نابین ام اری بوچی موالی کریه کو اوه بیستو تشتک ساله ام الهرم حتانو که منشیای همی وزارت ما ایگبن منشیای خط برلین دیگلی لغی کین اری بوچی منشیای حتانو که نافمالیا خو هم بوچی نشین چاکسازی بکین يعني أفنى بسيارة ما إيكش داخاز وهويفيت من أوا كو هرم بشت الناف مالا خوريك بخيتن دهات ما تيري موچخورت ما أو تيري آفادان كرنا هرمي هيا أجر جندلي نمينتن أجر بنديوار نمينن أجر أف فوزايات بيچ كرنا دهاتي دان نمينتن أم بمنتي دي چينا بغداد سرفرازي دي چينا بغداد دي چينو و دي ورقت خل سروا فرز كين بس چنكو جندلية ما أم نشين لأن ما سياسي نت مستعد في جندلية براوستينن أفي ولا كريكو بلاوزي بين بغداد طبعا بحث عندك برلمانتارة تتكرن العراقي بنمنا جروبي باز عندك برلمانتارين دن دنابا إعلام زبلاحة شيعية ويا سنية عندك وإعلامك طائفة جريات دجي أبدوية لسر شاشة ودركة وناوندا بحث هرما كردستان ورخني لهرما كردستان تجرن قد بحث حكومة العراق وان فضاحنا كان تودزانی جی پرزگیریکن سیاسی لهرما کردستان هر کسی که بزنه لیل بغداد پرزگیریک که نتویا زغطه هیا يعني قالوا شو أبى بيت البرجاب قرتن شيعة بحث ياخذ كنا في مدى
جاری اوه گروپ 15 تا بحثی گروپ 15 کر بسیارا ایکی اوه کبوچی گروپ 15 چه بو یا گروپ 15 اش برهنده چه بو چونکو پارتی بتنه چو مفاوضاتا و دو وزیرت خوب تنه بدست خوینان ایکتی بتنه چو وزیر خوب تنه بدست خوینا 15 اندام پارلمان دیش اش جرگ کردستان چوی نویره چه حساب بناهات یا کرن لوات همی حکمت دیدا ما 4 وزیر و 5 وزیر هبونه و تا که حکمت ما 3 وزیر هبن یه وان 15 اندام پارلمانا چونکو هر دو لعنت سرکیل حرم خولنه کریا خودان لوا وزیر که دیش کردستانه چویا و خالای که خالا دوی گروپ 15 از ایک شوامه از ام نافدا و ام بحث کین هر صح که اعلام عربی کما چند بحثی گندلیا واکریا السر قنالتا من بحثی گندلیا بنک مرکزیه کری گندلیا خالص نوریه کری الگندلیا بحثی بندیواره کری بحثی 4 موچا و 5 موچا کری نه او ام بحث ناکین يعني جروب 15 بحثي همي خلاتيات كتن ناتشي بيتن خلاتيه كواتا دكتور او 15 برلمانتاري امادانه دقال بارتي ويكتي واليندن كون ببنا خودان استراتيجيك تايبتيجي توزاني مجارا مدشه خلق اريما كردستان پريشان كريه هين امادانه بحفرا وان همونا كوكين سياسي بدنا راقكي اجندا که هف بچن وكو 2008 شري بكان شري يعني استراتيجيه غوريد بو شري بخمتا بريكا خلقي جاره او اندام پارلمان تدبیجی بحثی که مکاسیت کردستان کتن بسیار بکه اش فراکسیونا پارتی و یکتی بو آخر یاسایا قرضی که برگیریش کردستان کریال گل کردستان بویل گل کردستان در کفتیه آنمایت جور و هلویست گروپ 15 هلویست که تماما یلگل قیت خلکی یلگل قوار هرمه اوش هلت صورن وقتی عمل گل کدو کمبوین عمل گل هنده کمبوین مهندک هلت صور داناین ایکشوان هلت صور قوار هرمه ایکشوان هلت صور قیت خلکی ما ایکشوا هلت صور جدازدانا دست کفتیت ما ایکشوا هلت صور او پشتوانیا یا ایکشی عیا دجی کردکی او هلت ما صورن بس وکی بحثی گندلیه که تتکرن از حسنا کم کس خول گندلی بکتا خودان چونکو گندلی مالا ما خراب کری افرو کم نشین قیت خلق خور موچ خلق خو سال خره 50 6 7 راتب بدینه بله دكتور طبعا ماشي امجي قال ديفتونا فيكت كان گندلی نمینی چاک سازیب جدی بیت کرن اصلا قالك رومالو برنامجي ما سر فيك كرنا بس ما بس ما ويا قالوا مغلاشي هنداري خصيه هون بكي مقاسينه ابد بحثي وانا كان بس طبعا هندكا ما بحثي ام يعني ما ريز بو سرنجاته هي بله کاک جهانگیر دو سرنجی تو لسر امپرسه لسر مسئله بودجه 2021 لپارلمان عراق کرد به چه الترناتیوی که توانی زغ دروست کرد اگر به کردی کاکی جهانگیر بله زور سپاس جارێکی تر بله دیارە توانین هەر بە کورتی قسە بکەین ئێمە ناتوانین چارەسەرێکی ڕیشەی بۆ کێشەکە بکەین چونکە وتمان ڕێگ و ڕیشەی کێشەکە زۆر قوڵە زمینەی سیاسی لەبارنیە زمینەی یاسایی لەبارنیە زمینەی مزرایی وەی لەبارنیە لە ئێستادا ناتوانین کار بۆ ئەوانە بکەین بەڵام وەکو کاک دکتۆر جەمال فەرمووی ئێمە ئەگەر بە یەک تیم یا یەک استراتیژمان هەبێت کە ئێستا من هەست دەکەم دوو گوتارمان هەیە ئەو دوو گوتارە هەندێکیان لایەنێکیان پێی وایە بە هەموو جۆرێک هەموو کەیس و دۆسیەی نەوت و داهاتەکان تەسلیمی بەغدا بکرێتەوە بۆ ئەوەی بوجەمان ئەویش بە کەیفی خۆی وەکو پارێزگا بەسەردا تەوزیع بکە کە دکتۆر جەمال لەگەڵ ئەوەش دانیە لەگەڵ ئەو ڕێیە بن پێم وایە ڕێی ئەو زۆر مەوزون و متەوازنترە تەقدیرم هەیە بۆی مەقسەدم ئەو نییە بەڵام هەندێک تەنانەت لایەنی مشارەکی حکوومەت یەکدوانێک چەند ئەندام پەرلەمانێک لە بەغدا وابیر دەکەنەوە گوتارێکی تریشمان هەیە کە پێی وایە تا ڕادەیەک بێمنەت بین لە بەغدا دوورکەوینەوە لە بەغدا پشت بە خۆمان ببەستین کە ئەمەشیان تا ڕادەیەکی زۆر واقعی نییە لە هیچ دەوڵەتێکی فیدراڵیە هەرێمە فیدراڵەکان ناتوانن بێمنەت بن ناتوانن بێباک بن لە حکوومەتی فیدراڵی لە هیچ لە دەوڵەتێکی فیدراڵیە لە بەر ئەوەی دەوڵەتی فیدراڵی دەسەڵاتی عملە دەسەڵاتی نەختی دەسەڵاتی سیاساتی مالی دەسەڵاتی سیاساتی بانقی سیاساتی بانکداری دەسەڵاتی بازرگانی دەرەکی ئەوانیان لە بەردەستە هیچ هەرێمێکی دنیا بەبێ پاڵپشتی بەبێ دەعمی حکوومەتە فیدراڵەکەی ناتوانێت کاروبارە داراییەکانی خۆی بەڕێوەبەرێ ئەوەی ئێستا ئەتوانین بیکەین دەم و دەست وەکو عیلاجێکی کورد چەند نقطەیەک من حەزەکەم سەرنجی تێپەڕاندنی یاسای بوجەکە بە جۆرێک لە بەڵێ گیان زۆر کەماوە کە زۆر بە کورتی زەحمە نەبێ
بەڵێ لە یاسای بودجێ ئەم ساڵدا لە پرۆژە یاسای بودجێ ئەم ساڵدا 2 مادە پەیوەندیدارە بە پشکی هەرێمی کوردستانەوە، مادەی 10 و مادەی 11. لە مادەی دەیا 2 خاڵ زۆر جێی سەرنجە. یەکەم تەقدیرکردنی حسەی هەرێمی کوردستان لەسەر ئەساسی خەرجی فعلی کە ئەمە لە ڕووی پرەنسیپەوە، لە ڕووی زانستی دارایی و ژمێریاریەوە، لە ڕووی یاساکانی تەشریعی مالیەوە بە هیچ جۆرێک گونجاونیە لەگەڵ ڕێسای بودجەی گشتی. ئێمە ئارگومنتی زۆر منطقی و یاسایی و ژمێریاری و دارایی گشتیمان هەیە بۆ ئەو بابەتە پێویستە زۆر داوای لەبوورینەکەن دەستەواژەیە لا ببرێت دەنا حکوومەتی هەرێمی کوردستان. بەڵێ زۆر داوای لەبوورینەکەم کاکجیهانگیر چەند خاڵێکی تر کات من زۆر کەماوە، زۆر داوای لەبوورینەکەم. ئەمە دوا سەرنجی کاک زیرەکیش داوای لەبوورینەکەم کاکجیهانگیر کاتێکەوە بووە. کاک زیرەک سەرنجی تو چییە؟ چون تۆ ئەگەر لە قسەکانی کاک جەمالیش بوو لە بەغدا کورد بچن نەفەسێکەوە تعامل بکرێت. من پێم وایە ئێمە نە بە شەڕ نە بە دیموکراسیەت بە عێراق ناوێرین، تاکە هێزێک و تاکە فاکتەرێک کە لە پشت هێزی ئێمەیە، لە پشت کاریگەری ئێمە هەیە کە بتوانین کاریگەری لەسەر بەغدا دابنین، یەک ڕێزی و تەبایی بەیەکەوە کارکردنە. بۆیە من پێم وایە دەبێ بەو بەڕێزانشەوە کە پێیان دەگوترێت گروپی 15 کەسی و تێکڕای حیزبی لایەنە سیاسیەکان، سەرۆکایەتی هەرێم و پەرلەمان و حکوومەت هەمومان لەو ڕاستیە تێبگەین کێشەی ئێمە لەگەڵ بەغدا بە تەنیا بودجە لە قۆناغی ئێستادا من دیسا تاکید دەکەمەوە ئەگەر ئەو بەڕێزانە متابعی کەناڵی ئیعلامیەکان بکەن، متابعی پەیج و کەناڵ و ناوەندەکانی میدیای بەشێک لە نوخبەی سیاسی شیعە و سوننە بکەن لە عێراقدا، بەڕاستی ئیعلانی شەڕە لە دژی هەرێمی کوردستان لە بودجە دەرچووە، لە میزانیە دەرچووە. بەڵام لەگەڵ ئێوەشدا ئێمە نابێ بیانووی هیچ جۆرە تونند و تیژێک بدەینە دەست. دەبێت لەسەر بنەمای دەستور بەردەوام بین لە وتوێژ ناوماڵی خۆمان ڕێخ بەڵێ خەلەنمان هەیە، بەڵێ هەڵەی گەورەمان هەیە، بەڵێ شەفافیت دەبێ بەڕوونتر لە ناو پرۆژەی چاکسازی کە لەرمی کوردستان خەریکەی بێجێ دەکەی بە 10,000 متەخۆری نەیاسایی لادران ئەمە چۆن ئەمە بەشێکە لە محاولات. بۆیە دەبێت خەڵکی کوردستان بگەێنێت کە قەنەعەتێک لای خەڵک هەیە، لای نوخبەی سیاسی هەیە، لای چالاکوانان و ڕۆژنامەنووسان و خەڵکێکی زۆر هەیە. ئەگەر هەرێمی کوردستان چاکسازیەکی بنەڕەتی بکە، ئەگەر شەفافیت زیاتر هەبێ لە هەموو کەناڵەکان شەڕی هەرێم دەتوانێت ناڵێم هەموو موچەکە، بەڵام هەرێم دەتوانێت موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستاندا بەمەرجێک شەڕی یعنی پرۆژەی چاکسازی فراوانتر بکرێ، شەڕی گەندەڵی فراوانتر بکرێ و داهاتی ناوخۆیشمان ئەوەی کە هەیە بە شەفافیت بخرێتە بەردەمی خەڵک. ئەو کاتی ئەگەر تۆ 100 بدێ خەڵک ڕازی دەبێت لەبەرەوە پێی وات هەرسێکتان زۆر بەڕێزن و هەرسێکتان باش معلوماتان پێەیە پێم باش بوو بەردەمەکە زیاتر بێ بەس کاتمان نەک کاتمان تەواو بووە لاشمان داوە. طبعا زۆر داوای لەبورین بە تایبەتی لە کاکجیهانگیرێکم کە قسەکانی نەمتوانی بەڕاستی کات زۆر کەما بوو. سپاس بۆ بەڕێز دکتۆر جەمال کوچەر ئەندامی لیژنە دارایی لە پەرلەمانی عێراقی لە دۆهۆکی، کاکجیهانگیر گۆڵپێ لە سلێمانیەوە کە مامۆستای زانکۆ و چاودێرێکی وردی دارایی و ئابووریشە، زیرە کەماڵ ئەویش چاودێرێکی سیاسیەکێکی لە مخەدرەمە سیاسەکانی کوردستانە. زۆر سپاس بۆیەوە. بەڵێ بەرزان زۆر سپاسیەوەژیت کەم بهیڤیا سەرنجام میوانێن مگەشتی بە طبعا هەموو جاران بەحسێک کۆمدەنگی و یەکدەنگی و هەفاڵویستی کوردان کەن هون گەل و هون زانن ما ئالیین سیاسی و سەرکردنمێن سیاسی و بەرپرسێن سیاسی وەیەکە نزانن یەکگرتنا کوردان تەنها مەرجی سەرکەفناوانە ئەکیل دێر زەمانە بە هاتیە گوتن دخێر و خەشیان دابن.